بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ئاراستە سڵامتان لێبێ، هیوادارم کە خاص بن و ڕۆژ و ڕۆژگارتان بەخۆشی تێپەڕکەن. ئالەم هەوای خۆشێ بەهاریە، ئالەم هەوا کە هێشتا گەرم نۆگا، بێنە دەرەوە بۆ خۆتان پیاسەی بکەن لە ناو پارکەکانە، لە دەر و دەشتا و بۆ خۆتان کات و ساتێکی خۆش تێپەڕکەن. من هەروە لە خوارەوە ئەهاتم بەرەو ژوور بەدەم ڕێگەوە پیاسەمە کرد وردەوردە، بیرمە کردەوە لەسەرەوەی کە لە ژیانمانە ئێمە چەندێک کات و سات دانین، چەندێ نرخ دانین بۆ ئەوەی کە چەندێ بایەخی بۆ دانین بۆ ئەوەی کە وەرزشکەین. وەرزش بۆ لە ساخیمان زۆر زۆر باشە. دکتورەکان هەمیشە پێمانەڵێن کە لە ژیانتانە کاتێک دابنن بۆ وەرزشکردن، کاتێ دابنن بۆ ئەوەی کە بۆ لە ساخیتان ئەهەمیەت دابنن. پێم خۆشە ئیمڕۆ هەر بەم بۆنە سەبارەت بە وەرزش و ژنانێکە چالاکی وەرزشین باسکەین. بەم بۆنە سێدانە میێوانی خۆشەویستمان هەست، سێ میێوانی چالاکوانی وەرزشی کە لە شاری سنا خەریک فعالیەتن و ژنگەلی تر خاتونگەلی تر ئەڕەن بۆ لایەن و لەگەڵیانە وەرزشەکەن. پێم خۆشە سەبارەت بە لە ساخی وەرزشکردن و ئەوەی کە چەندێکە وەرزشەکەن قسە بکەین. حەزەکەم بڕینە خەمەتیان بەرنامەکەمان دەست پێکەین، هەر بەم بۆنەوە فەرموون با بڕین بۆ لای مێمانەکانمان. بەخێر بن خاتون. خۆتان بۆ بینەرەکانمان بناسێنن. من ندار فتاحیم، مربی فیتنس و بدنسازیم. بعد طی چند ساڵ ئێستا مەشغول بەکارم. جدیدەنیش باشگاکە خۆمانم افتتاح کردگا، تەک خۆشکەکان و مەشغول بەکارین. ئێمە حدودەن ئێستا 3 مانگە شڕۆ بەکارمان کردگە لە مەکانێکی خۆمانە. بعد قبلتریش من لە باشگای گەورترە کارم کردگە، سانسم بووگە. ئێستا هەم بە سوورەتە سانسی عمومی و خصوصی لە باشگای گەورترە کارم کردەوە. چۆن بوو ئێرەتانە دانیایرەتان دامەرزان؟ تقریبا طی 1 ساڵ گۆزەشتە کە من کارم ئەکرد، شتێک بوو کە من خۆشکم کارە تەک مناڵی ئەنجامەدا، ئاموزش تەک مناڵی ئەنجامەدا. هەر ئاموزشی وەرزشی؟ نا، ئاموزشە مەسەڵەن زەبان ئینگلیسی بوو. هەروە بە فکر ئەوە بووین کە هەتکمان مەکانێکمان بێوە ئەوەی کە بتوانین لە جێگەی کە بۆ خۆمانە کار بکەین لە باشگای یا مەکان گەردیگەران نەبێ ئەم کارمانە. وتمان کە مەسەڵەن چ خاسترە جۆرێ بێ کە کارەکەی هەتکمان هەمزەمان بەیەک و ئەنجام بێت. چۆنکە مەسەڵەن لە لەحاظی سەرمایەیشەوە مثلەن سەرمایەک ئانچەنانمان نۆکە بێژین کە تەکی تەکی بتوانین کارە ئەنجام بێت. ئیتر ئەم ئیدەکە لە ذهن من و ئەوە چەند مانگ بوو لە قەبلەوە تقریبا لە پاییز و ئەواسط تاسان گۆزەشتەوە هەروە بەم مەسئلە فکرمانە کرد و مدامیش ئەگەڕیان بە شۆن مەکانێکە کە بتوانین ئەو شتە ئێرائە بین هەمزەمان مەمانەکان و مناڵەکان لە کناریەکە. ئێستا ئەگەر تەمرین وەرزشی بووگە، ئەگەر جەنبەی ئاموزشی وەرزشی یا هەر شتێکی بووگە بتوانن بەیەکۆ لە جێگەیکە ئیسفادە بکەن و تایمێکە مەمانەکان مناڵەکانیان ئەوەن بۆ ئاموزش ئێستا وەرزشی بووگە یا هەر زەبان ئینگلیسیەکەیان بووگە، خۆشیان بتوانن لەو تایمە ئیسفادە بکەن و تایمەکان بە بەتاڵەت نەگزێرێ. یانە جیا لە وەرزش ئێوە شتگەلێ تریش فێری مناڵەکانەکەن لێرە؟ بەڵێ، لێرە کلاسگەر نەقاشیمان قەرارە بۆیان بەرگۆزار بکەین، هەم کلاسگەرێک ئاموزشیە کە بیشتر هەر جەنبێ دەستوەرزی هەدەف ئێمە بووگە لەم کلاسگەرەکە دامانیاگە بۆیان کە بتوان مەهارەتگەر دەستوەرزیان تەقویەت بکەن. ئێستا لە تەرێق نەقاشی بووگە، لە تەرێق ئاشپەزی بووگە، جیا لە وەرزشێکە لە لەحاظێ مەسەڵەن بەدەنی و ئامادەیان ئەکا. مناڵەکان لە چه سنێ کەوتێن بۆ لای ئێوە؟ ئێمە پەزیرشمان لە 3-3.5 بەبانە، چۆن لەو سنە ڕنج سنیە خواردتر کەمە جەنبەی نگەهداری ئەوێ و مناڵەکە خۆیشی ئاموزش ناگرێ. سایمان کردگە کە کلاسگەرێک بەرگۆزار بکەین ڕەنجە سنیە خواردتریش قبول بکەین، یانە 2.5 ساڵ
2 ساڵ تا 3 ساڵ کە لە کنار دایکەکەیانەوە لە محیتێ وەرزشیەکە کە دایکەکە مەشغوڵە وەرزش ئەکاوە تەمرینەکە مناڵەکەش لە کناریە بێ هەم خیاڵی خۆی لەو بابەتەوە ڕاحەت بێ کە مناڵەکە ها لە کناری و هەمەوە کە ئیدەیەک بوو لە زێن خۆمە کە بتوانێت لە مناڵەکە ئستفادەکە بە عنوانە وەزنە یاوەکە جەمبێک سەرگەرمیشی بێ بۆ مناڵەکە لە حاڵەت گەرێ لە حرەکەت گەرێ وەرزشیە بە یەکۆ تەمرین بکەن. وەلێ کەمێ لە لەحازێ ئیمەنیۆ دیمان کە مشکل دروسە بێ بۆمان مناڵەکە ممکنە نەبێ سێ دایکەکەش نەتوانێت ئەو جۆرەکە باید و شاید تەمرینەکە ئەنجام بە ئەو شتمانە کەنسلەوە کرد تەسمیمان کرد کۆلەن فعلەنیش لەم ئەوایڵۆ لە 3.5 بەرەبان و مناڵ زەرفیەت بکەن چۆن سن خۆیشی هەروە لە لەحازە ئاموزشی و پەزیراترە. لێرە ئێوە جیا لە فیتنس چ ڕشتە دەلێ بە دایکەکان ئامۆزشان چه فێریانەکەن؟ سانسگەرێک تریشمان هەست بە غێرەس فیتنسەکە وە لە فیتنسەکە پۆرمخاتەبترە چۆن بۆ ڕەدەسەنیگەرە فرەتر ئەوێ یاوەکە چۆنکە ئەو بۆ ئەدیشیە هەست کە شامل تەمریناتێک ئەوێ کە جەمبەیە لاغەری و کاهش وەزنی فرەترە بۆ مردم جەزابترە هەدەف بیشتر دایکەکان ئەوەسەکە بگەین بە تەناسۆب ئەندام و لاغەرۆ بنەوە لە ڕشتەگەرێتر کە کارەکەین هەم یوگامان هەست هەم کلاسی ڕەقس و زومبامان هەست کە ئێمە ئەو کلاسی ڕەقس و زومبامانە بە سوورەت ئەلەنی ناتوانین وەسا ئێلام بکەین کە کلاسمانە هەست و کارەکەین ئاموزش ئاین بۆچە ناتوانن بە سوورەت ئەلەنی لە لەحازێ ئەوەی کە لە ئێران ئەو ڕشتە تایید نۆگا بعد کۆلەنی تر ئەگەر مەسەڵەن ئێلام کردگەی ممکنەکە هەم بە مۆرەبیەکە هەم بە باشگاکە اختار بدرگە یاوەکە بێژگێ کە ئەنجام نەوێ خاسترە چونکە ئیتر لێرە شتی نییە ئەوە نەمۆجەوەزی ڕەسمی ئەوێ کە ئەو کارە بکردگێ خۆ لە ناو کۆمەلگای ئێمە هەر هەست ڕقس و هەست و هەڵپەڕینمان هەست و بۆچە نایڵن ئێوە بە سوورەتی ئەلەنی ئەمیشەدا بنن ئێستا من ئەو شتیەکە لۆ جەمبۆ کەم بە من ئێلام بووگەکەنەوێ ئەوەسەکە لە ئێرانە بە خااترەوە کە ئەمە کشوەرە ئیسلامین ئەلەنن فکر نابێ ئەو ڕقس و چتە لە مەکانێک ئۆمومیە مەکانێکەوە کە بە ئیستلاح بۆ گشتیە هەمزەمان بەیەکەوە ئەم شتە ئیجرا بکردێ. ئێوە وەک ڕاهێنەرێک وەرزشی تەناسوبێ ئەندام بۆ خاتونێک لە چاوێنن ئەوەی کە ئاياتوانێ فیت نەوێت ستایلێکی جەزابی نەوێت وەلێ بژین سلامەتێ جسمی هەست ئەم خاتونە دقیقاً ئەو شتێکە من مۆدام تاکیدی ئەەکەم بە دیگەران هەتا لە بەرخۆردگەر ئەوڵە ممکنە خۆشیانێ یاوەکە بێژن من هاتکەم و تەرەفێژێ کە تۆ تێگەی مەسەڵەن چەندین مانگ ممکنە بگەی بەم نەتیجە ئەرێ من هەر مستەقیم ئەوەیانە پێئێژم لە وەڵەوەی کە ممکنە ئێوە لەم پرۆسە توولانی تر بێ ئەوەی کە یاوەی کە ئەم شتەکە من ئێبینم لە بەدەن ئێوە تی تەجروبەی کە من چەندین ساڵە هەسم چاخێک یا ئەوەی کە ئەزافە وەزنێ یا مشکڵێ یا ئیرادەی نییە منتەها ئەگە گەرەکتە بۆ سەمتەوە بچی کە مقدارێک کاهێش وەزنەوە بێ لەو جەهەتۆ کە سلامەتیت بێ چەند ساڵتە دۆچار نەخۆشینگەر نەبی یا وەکە مشکلگەر جسمانی یا هەرچەزانم ڕۆحیت بۆ پێشنەی بە نظرم کار خاصێکۆ کردگە هاتکی وەلا ئەگەر لۆ جەمبۆ فرەخەرێکی تواشای ئەماکی کە خۆشەوە بە هێکەڵ خۆتنە یاوەکە ناڕازیت لەم بەدەن خۆتە ئەشە کەمێکیش لەبان زێن تۆ کار بکردگێ کەمێ کارەکەتەکانمان خاتونەکانمان کە ئەڕە سەر ماڵ و زندگی خۆیان دوایەوە کە هاوسەرگیریەکان دوایەوە کە منداڵێک بە دنیا تێرن خاهناخا هەیکەڵ و ستایلیان ئەوەز ئەوێت و ئەمە ئەتوانین بێژین ئەوێتە باعث ئیرات لە سەر خاتونێک کە هەیکەڵی خۆ مناڵێکی بە دنیا هاوڵگا قەتعەن ئەوەز بووە هەیکەڵی ئەمە ئەوێت بە ئیرات لە دیدێ ئەگەر دروسۆ لە بادێ دروسۆ تواشای بکەین ئیراد مەحسوب نابێت وە لەوەی کە ئەو یەک نەفەرە خۆی چۆن تواشای ئەو قەزیە بکە فرە مهمە
هەم هاوسەرەکەیشی چۆن تواشای ئەو قەزیە بکە. بە نەزەر من خۆمایسە خانمێکە ممکنە هەر ئەو پرۆسە تێی بکەم، ئەزدواج بکەم، مناڵم بێ، ئەشێ ئەم شتە قبول بکەم، یا ئەوەی کە من لەم ڕێگەکە انتخابم کردەوە ئەگەر حەزەکەم ئەم حاڵەتە بۆم ئیجاد نەبێ، یانە دۆچارێ مەسەڵەن ئەزافە وەزنی شەدیدنەوەم شەرایەتێوان بۆ پێشنێ، ئەشێ لە ڕێگەیشیە بەهایەکی بۆ بم، یانە تەلاشێکی بۆ بکەم، وەڵێ ئەوەی کە ئەو شەخصە فکر بکا بە شۆن ئەو کارگەرۆ یا ئەو بازێ مەسەڵەن شتەکە پێش تێ بۆی ناو زیندگی ئەزدواجە مناڵداریە ئەو بەدەنە بۆی ئیجادەبێ بە خۆش حاڵ نابێت لەو بابەتەوە. بە نظرم فرەتر بۆ ئەت ڕەوانی هەست، ئەشە هەم لۆ جەمبۆ کار بکاتێکیا هەمووی کە ئێستا بازم لە تەرێخ وەرزشیشە قەدەمی بۆ هەڵ بگرێت و لەو چەند ساڵی دوایی ژنان زیاتر لە دەیەکانی ڕابردوو گرنگیان بە باری وەرزشی داوە. بە جۆرێک لە کوردستان لە هەر بارێکی وەرزشی دەیان و سەدان ژنی بەتوانە خۆیان پێگەیاندووە و لە ئێستادا بە پێی ئەماری لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای سنا 18501 ژنی وەرزشوان لە ناو شارەکان و 749 ژن لە گوندەکانی دەوروبەر وەک وەرزشوان ناویان تۆمار کراوە. لە ئێستادا زیاتر لە 100 هۆڵی وەرزشی تایبەت بە ژنان لەو پارێزگایەدا ئیزنی چالاکیان هەیە. 41 لە ژنەی وەرزشی ژنان هەروەها 245 ژن وەک ڕاهێنەر و 896 ژن وەک دادوەر لەو پارێزگایە لە بوارە جیاوازەکانی وەرزشدا چالاکن. بەخێر بن خاتون. مرسی خوب. من سومایه اکبرآبادی، مربی ورزش، فیتنس، بدنسازی و رشته‌گری تر مثل خدمتتان. بەخێر بن وەکو ڕاهێنەرێک وەرزشی چەند ساڵە تەک خاتونەکانە کارەکەن؟ من تقریبا 5 ساڵە سابقه مربیگەریم هەست. 3 ساڵی لە باشگاگەلتر بۆ کەسگەلتر کارم کردە. ولی 2 ساڵە کە ئێرەمە گرتگۆ خۆم خەرشڕم کردگە بکە. 2 ساڵە ساڵۆن خۆت ساڵە خۆمان بەڵێ. فقط خانم گەلە کارەکەیت؟ بەڵێ فقط. لە چه تەمەنێک و تەکیانە کارەکەیت؟ فەرق ناکات، من فقط کودەکانم نییە. ڕشتەکەی من لە 15 ساڵ تا آخر عمر. دقیقاً چه ڕشتەگەلێک؟ ڕشتەگەلێکە لە باشگای ئێمە کارە کردێ تەمرینات فانکشناڵە. کار بە وەزنەس و وەزنە بەدەن و ئەمانە. تیئاریکسە کە کار بە ئەم بەندگە لەسا تەمرین بە بەندە. ژیمناستیک بۆ زۆر ساڵمان هەست کە ڕشتەی بووگە کە لە کورسانە فرە زەعیف بووگە و من خۆم چۆن عەلاقەمەند بووگم بە ژیمناستیک لە بۆ زۆر ساڵی کارێکمان کرد کە بتوانین کلاس ژیمناستیک بۆ زۆر ساڵ دارن. فرەیەکی شانازیە دەستان خۆش بێت. ئەمانە کارەکەین و هەم سەبح و هەم ئەسریش کۆلەم بانەوە. هەم لە ساڵە. هەندێک جیاوازی خاتونێکە وەرزشەکە تەک خاتونێکە هەر ها لە ماڵە یا پێخۆش نییە حوسەڵەی نییە چەس؟ قەتعەن کەسێکە وەرزشێکە قەویترە، هەم لە کارگەر ڕۆژانەی خۆیان تەک مواجهەتێک چالشگەرێ وا لە زیندگی گشتمانە هەست، دەتوانێت ئارامتر بێ، قەستر مەسەڵەن کەنار بێ. تەک زندگی ئەمڕۆژیشەکە ئێستا ئەکسەر مردم وەرزش ناکەن و فرە کار ئەکەن، سبت داوارە کار ئەکەن بە خاترەوە شتێ فرەتر بەدەست بێرن و بەدەنیان مدامها لە حاڵ فەرسوودە بێ. وەرزش لە کەنار کارا فرە کۆمەکەکە خانمگەری قەبیلە. بعد ژنە دنیای ئیمڕۆمان ئەگەر وەرزش نەکا واقعاً قەوی نییە، چۆن ئیسە فەقەت مەمان نین، گشتی کارەکە پا بە پای کوڕەکان کارەکەن، پا بە پایەکان کارەکەن، تازە وەزایف مەمانی فرەتر هابان شان خانمەکانەوە ئەگەر وەرزشکەن بە نەزەرم یان جیا لەوەی کە لە ژیانی هاوبەش خۆیانە مەسئولیەت گەلێکیان هەست لە دەرەویشەوە خەریک کارن بازم مەسئولیەتیان فرە لە پای ئاغاکان فرەتر. لە بواری دەرونیەوە بۆ دانەی خاتون لەم ڕۆژگاری ئیمڕۆژە چکە؟ قەتعەن ئەگەر کەسی وەرزشکە زەهنە ئارامتری ئەوێ، قەویترە،
بەنظر منەتانێ خۆشتر زندگیکە منێکە خۆم وەرزشەکەم فرە لە ئەستێرسکەرێکە لە ئەم دنیا پێم وارە دەوێت ئیسە لەناو کارە هەست ناو جامعە هەست ئیسە ئەخبارە منفیە ئەمانە بە وەرزشێ ساعتی تەمرین ئەمانە تانم ڕێزێ دوورۆ کەفمەوە لە ئەو فکرگەلە حسێ خۆشم بێ دوای ئەوە بەخاطر هۆرمۆنگەری شادی کە نییە دەست ئێمەشا کۆلەن بە وەرزش لە بەدەنمان تەرەشەهەیە ئەتانین دووری کەین لە شادابتر لە بوارێ دەرونیە و بەرەو خاستر بچین 100%. معموڵەن ڕەوانشناسەکانیش هەر کەسێ ئەڵێ بۆ لایەن ئەوە دافە معروفیانەکەنە ئێمە ئەنێ ئەژین حتمما وەرزش شڕاکەن لە بەرا بڕۆ وەرزشکە مەسەڵەن ئەوەڵین بەرنامە پلە نێگەینە بەردەم ئەو کەسەوە مراجعیانەکە چووکە بۆ لایەن ئێژن کە ئێوە بڕن بۆ سارن حتمما بچن وەکو چالاکانە وەرزشی حاڵی خاتوونەکانی ئیمڕۆمان چۆنەوینی کەنشیرانمان ئەتوانن شادابتر بن خوشحاڵتر بن خەبسری محدودیت هەست هەمیشە بۆ کەنیشکەکان لە هەرچی زمینە لە بجێگاک ئێمە زندگیەکە وەلێ خۆیانن کە تەسمیمەگرن کە با کەیفیەت زندگیکەنیانە بە نەزەر من ئەگەر وەرزش بکەن و لایفستایلە سالم بۆ نەبەرەوە فرە حاڵیان خاسترەوێ وەتانن زندگی خۆشتریکەن لە بوارەی وەرزشی و چه محدودیت گەلێکمانەست محدودیت یەک فەزاست باشیە وەرزشیمان کەمە و هەر کەسێ وەک من مەسانسە دەرخواستە باشگام داگە مجەوزم دەگەم ئەوە لە ئەم ڕێگا ئەزێتم ئەکەن کە خەستە ئەوم بەجێگەی ئەوە مەسەڵەن زەهنە من دەرگیرە کارگەرێک گەورەتر بێ مەسەڵەن بەجێگەی باشگا من مەجموعەم بێت ئستعدادیابی کەم ئیسا قیچا با بۆ زۆر ساڵ بێ با مەسەڵەن کودەکان نەوێ ئەژێ زەهنم دەرگیر ئەوە بێ کە مەسەڵەن سیستم گەرمایشی باشگاکەم بخاریە تن باشگا پۆڵم بکەم بە خاتری یا مەسەڵەن شتگەری ئاوا پیشە پا ئۆفتادە و متەسفانە هەر هاوزوان خۆشمانن هاوشاری خۆمانن کەسکارێکن کە من ئەبینن کە خەریکم تەنها کارەکەم مثلەن کارم بۆ چەند نەفەرتر جوان دروست کردکە وەلێ بازم هەر کەنار ناین تەکمانە بابەت ئەم مەسەلەیە من ئەیتبارێکم نییە کە مەسەڵەن بێم ئەو سیستم گەرمایشی ئەوەسکەم بە سورعەت مەسەڵەن شتێکە ئەو ئەیژێ سادەست وەلێ بۆ من ئێڕێتە ناو 100 میلیۆن تومان هەزینە کە سیستم گەرمایشی یا سەرمایشی ئەوەسکەم پاڵپشتیتان نییە لەم بوارە نەمەتەسفانە بۆچە من خۆم کە تەنها کارم شڕۆ کردە و معموڵەنیش تربێت بەدەنی یا ئۆرگانگەلێکە لە ئەم کارە مەسەڵەن تەن فەقەت گیران بە ئێمەگەر یا ئەژێ کۆمەک ماگەن گیران ئەگەر قرار بێ کۆمەکی بکەن ئەوە ڕێگەگەرێ سەخت ئەن نەبەرپایێتەوە کەسم پەشیمانە بیتەوە لە ئەو کارە من هەرتا لە ساڵ ئەوەڵێک کە ئێرەمە دانیا باشگامە فتاح کرد مقدارێ وام ئەمەگەرێک بوو ئەوە بە سەختی مجاوزم گەرەک بوو کە وام بگرم ئەوە بە سەختی مجاوزیاندا بە من ئیتر پێ خەیاڵ مجاوزەکە بوو و ئەمەم لە جێگەی ترۆ کرد مەسەڵەن لە کەسگە لە ئاشناگە لە ترکومەکەم کرد دروستە یانە ئەمە جۆزە بەرگێری و سەرگیری گەلێکە کە بۆ ئێوە هەست لەسەر ڕێگەتانە گیر و گرفتگەلێکە کە هەست ئەگەر خاتوونێک لەسەر ڕشتەگەلێ وەرزشی و بە سوورەتە حرفەیی کارکات ئیسە فەرق ناکە چه ڕشتەیەک بێت چه بەرگیریکی هەست لۆحی تا یانە گەگەرێکی بێ بە سوورەتی حرفەیی بەرەو مسابقات بڕێ بەرەو گەورەتر لە حاڵەتی عادی بکرۆکات و کارکات مسابقات کە لە ڕشتەگەل ئێمە لە ئێرانە مەمنوعە هیچ ولی لە ڕشتەگەلترا خۆ بیتر هەرچی شتێ بەخۆی بەستگە لە کورسانە فرە ئیمکانات کەمە علمی مۆرەبیەکانمان کەمە من خۆم دانی مۆرەبیم من ڕشتەم ئەسڵەن تەربیەت بەدەنینەوە من ناژم شاید فرە ئەفراد بن کە بتوانن ولی ئێرائینان ئەو کارە مثلا شاید فرە فارغ التحصیلگە ڕشتەی تەربیەت بەدەنی و وەرزشمان بێ ولی ئێرائینان ئەو کارە ضعیفین مناڵگەرێ وا گەرێکیانە موفق بن مەجبورن کە مەسەڵەن بڕن بۆ شارگەل گەورە مثلا تاران یا مثلا اصفهان ئەمانە معموڵەن لێرە فرە مەحدودە هەتا مەسەڵەن مۆرەبیگە من تەک تیمی شار بووکم من تەک تیم بەسکتباڵا بووکم چەند ساڵەمەوە بەر مۆرەبی بەدەنساز تیم بەسکتباڵ بووکم بووگە قەهرەمان ئەڕەتە ناو ڕێدەی بانتر کەم تێرن چۆن نە بەرنامە ڕێزی دروستێک هەست نە هەزینەی دروستێکە کردگەی لێرە وەنە ئەنێرژی کافێک دانەرگێ بۆ ئەو مناڵگەلەوە لێرە مزن جوان و ئەشێ موفق بوو ئەنا مناڵگەرێکمانە فرە با ئیستعداد لێرە لە هەرچی ڕشتە من چۆن کار خۆم تەمرینات فانکشناڵە یعنی کەسێکە تێبۆ لای من ئیسا هەر ڕشتەی بێت لایمە تەمرینەکە ئەماڵکردی لە ئەو ڕشتەی خۆیان خاستر ئەوێ دوایە
لرشتەگەر مختلف تن بۆلام ولی لکناره مثلا رشته خویانه کسی که نیه با عنوان مربی که آماده‌ام که با او کار. ئەمە لە تووە و پارێزگامانە هەرم گیر و گرفتمانە هەست یا هەر لە سنە فکرکەم لە سنافرەتر بێ معموڵان شارگەر گەورە ئەم مشکلیانە هەر کردگە لە کنار وەرزشەکانتریانە ڕەوانشناسیان هەست بەدەنسازیان هەست کارشناس تەغزیەیان هەست گشت ئەمانە چۆن وەرزش فقط ئەو یەک سەعاتە نییە لایفستایلێکە تو ئەشەی لە کۆل لە 24 ساعتە فرچتکە ڕعایەت خاتونگەلێک کە چالاکی وەرزشی نیە ڕاهێنەرگەلێ وەرزشی ناتوانن بە یەکۆ پاڵ پشتی بکەن و دەرخاستی ئەم کارە بکەن چرا ئۆلێ لێرە متەسفانە ئەم حسێ هاوکاریە نییە ناو کەنیشکەکانمانە فرەتر بە چاو ڕەقیب تواشاییەکەکەن تا ئەوەی کە لە یەک فێر بن مثلا من خۆم من ئیسا بەدەنسازی کارەکەم خۆم مرەبیم ولی مربی ژیمناستیکم هست با کراسفیت لدانی لمنالکان کمک کردم مربی کراسفیتیشم بوده و بیشتر اشی کمک بکنیم لیک لیرا او کاره انجام نمیه هر کسی خوی به فربان زنه فرخاص زنه نگاه کن اول بانو برو خوارا اشتباس به نظر من ام بیرو باورا عوضوی به نظرم مگر لسالگر آینده ام شده پیش بیکا بیکو هاوکاری کن هاوکار کن من مثلا شارگر گوره اوینم فرە مربیەکان هەن لە ارتباطاتێک یەکترینە ولی ئێرە ئەو ارتباطە فرە مەحدودە لەبین مربیەکانە بە نەزەر ئەوەسە کە لەسەر خوارێکە ئەمێنینەوە گشتمان شاید دەستان کەسێ بێ لە من فرە خاستر بێ ولی چۆن ئەم ڕێگە ارتباطە ئەوە سەختە ئەوە منعەتف نین مثلا تەکیەکە ارتباطمان بێت مربیەکان شتێ لە یەکتری فێر نابین بە نەزەرم خاسترە وەسە ارتباطمان بێت و لە یەک فێر بن یا هاوفگریکەین من نناو باشکای خۆمە تەنها خۆم نیم چەندانە مربین مثلا من مربی تیاریکسەکەم دانشجوی تربیت بەدەنی بووکە مثلا بارها بووکە من ئاسیبێ شتێ نەمزانیگە لە ئەوم پرسیکە خۆ من ڕشتم ئەوە نەوەکە متالعەم کردکە ولی بە ئەنازێ ئەو نازانم بە نەزەرم خۆشەوەسە کە لە یەکترین بپرسینەوە لەم ڕێگە بتوانین کۆمەک ئەفرادی فرەترکەین چون ئاسیب فرست لەناو کەنیشکەکانە ئیسا بەخاتر پوششمان فرچتکە مشخص نییە لە ئێرانە لە سنە ئەسا ئەهەمیەتی پێ نادرگێ مثلا هەر دانێ قەدەمێ کەجدانی بەعەز چەرخشێ مەفسەلە زانوتەوێ لەگەنەوێ کەمەردەردەوێ گشتی دەرگیرەکە یا هەر عەزەلات شێکە مەزەعیفێ بەعەز قوزەوێ بەعەز گۆدی کەمەرەوێ گشتی ئەمانە شتەوە کە ئێمە پوششمان دروستن تەشخیص نادرگێ فرێ وەختە یعنی حرکات ئیسلاحی حرکات ئیسلاحی ئەسڵ لە کورسانە مرکزێکمان نییە کە مرکزی حرکات ئیسلاحی بێ مثلا ئێمە چەندانە باشگای تر ئیسا مربی گەرێکمان هەست کە کۆمەکیان لێگرین کلاس حرکات ئیسلاحیماندانیاکە بۆ سری لە خانمگەر کە ئیسا ئاسیبە کەمەریان هەست گەردەنە یا فرە ئاسیب گەلتر خب لەم دەورەگەلێکە ئێوە کلاسی حرکاتی ئیسلاحیتان هەست چه زمانێکی گەرەکە کە نەقسێک یا عیبێک هەست کە لەش ئینسانە ڕەف بێ بەرتەرەف ئیتر بەستگی بە مثلا هەم ئەو فەردە هەست هەم ئەو ئاسیبە کە دیگە ئیسا ئەگەر 100% قابلە جوبران ئەو شتە خۆ بەتانی کۆمەکەین بە مثلا عەزۆلاتی قەویەوە بێتەوە لە ئەو ئاسیبەی تر مثلا لە ئایندە فرە عەزیەتی نەکە مثلا کەج پۆشتیگەرێکە هەست لە ناو خانمەکانە بە فرێ مردم هەستیان بە دقەتی پێ ناکەن ئەگەر عەزۆلاتی قەویان بێ یعنی وەرزشکەن و عەزۆلاتیان قەوی بێ لە ئایندە شاید ئەزیەتیان نەکا وەلێکە وەرزش نەکەن بڕنەبان 50 ساڵ شاید ئەسڵ نەتوانن فرێ کارگەر ڕۆژمایە خۆشیان بە ڕاحەتی ئەنجام خاتون بەخێر بێن خۆتان بناسێنن بە بینەرەکان سامەرزەکەم لە خەمەتان من دڵنیا فەتاحیم بیشتر لە 10 ساڵەکە لە زەمینەی کودەکانە بە سورەتی معلمە زەبانە ئینگلیسی تەدریسەکەم کارەکەم و هەمووکە بە عنوانێ مربی کودک لە زەمینەی وەرزشیشە کارەکەم چۆن بوو کە واردە محیتە بوون چۆن بوو پێتان خۆش بوو لە پاڵ مناڵەکانە کارکەن با تۆجە بەوە کە شخصیەتم ئەحساسەکەم کە کودک دەروونم فرە فعالە و فرێش عەلاقە مەس بە کارتێک مناڵەکان و کارێکە فرە لەززەت بەخشە بۆم خاطرەوەسە چەندین ساڵە هەر ئێدامەم داگەم مەسیرە
و لە کناریشە کارێ ئەوە قسەگویش بۆیان ئەنجامان بە بەهیتەی ئاموزشی مناڵەکان فرە ئەلاغم هەست سعیم کرد ئەم کارە هەر ئیدامە بم و باعث بوو کە بە جێگەگەل بانتری شەر فکرۆکەمەوە ئەوە کە مجموعەیەک ڕاهەندازیکەین لە کنار خۆشکەم کە بتانین ئیسا جیالەوە کە ئیسا قسمەتێک سەوادە تەحسیڵی مناڵەکان بوو بەسە بەخش گیاناپەزیر لە زندگی مناڵەکان هەزمانە کرد تەک خۆشکمان چۆن ئەمێ خۆمان بە وەرزش فرە ئەلاخەمان هەست هەر فعالیەتگە لە وەرزشیش بێتە قسمەتی گیاناپەزیر لە کنار سەواد تەحسیڵی مناڵەکان و ئەمە باعث بوو کە ئێمە قبل لە کۆرۆنا ئێمە مجموعەیەک بە مجموعەی فکرمانە کرد کە دای بنین و چوینە شۆن کارەکانیش وە لە متاسفانە شرایط کۆرۆنا پێش هات و تا ئێمە دەستمان تا ئیسا ئێمە دەستمان نگاهێشت و ئیتر ئایسا ئێمە هاینە خەمەت شارەکەمان دەستان خۆش بێت ئینشەڵڵا کە هەر خۆش بن و خەڵک بتوانن لەم ئیمکاناتە لێرە باشترین بیشترین بەهرە بوون خاتوون چ کارێتێک مناڵەکان ئەنجامای لێرە فرەتر بۆمان باسکە لەسەری جیا لە قسمەتی ئاموزشێکێکە ئەو قسمەت بەخش ئاموزشی حالە بۆ وەختەی خۆما و قسمەت نزارەتی شەکەم بە قسمەتی وەرزشی ئێمە داوەتمان کردگە لە مۆرەبیەکان وەرزشی کە بێن لێرە فعالیەتکەن وەرزشگە لە متەنەوەیەکمان بۆ مناڵەکان فراهەم کردگە کە با تۆجو بە تیپ شخصیەتی خۆیان ئێمە سری وەرزشگەلێکمان لێرە هاوردگا وەک ژیمناستیک یوگا سنگنەوەردی کاراتە و وەرزشێکیش کە جەدیدن خەریکین مناڵەکان و لە ناو خانەوادەکان خەریکین معرفیکەن وەرزش بازی و حرەکەت ئەم فعالیەتگەلمانە بۆیان تەڕاهی کردگە فەرموود بەر ئەساس تیپی دەرونی و شخصیەتی مناڵەکان چۆن ئەیان ناسن مناڵێکە ئارام بێدەنگ لە پای مناڵێکە هاروهاجە شلۆقترە مناڵێکە ڕیسک فرەترە ئەنجامات ئەمانە چۆن ئەناسن وەختی کەس هێم بۆیرە ئەوسە کە لە مەرحەلەی ئەوڵە واقعەوە مناڵە بۆ ئێمە پیشبینی پەزیر نییە من ناتوانین پیشبینیکەین کە چ جۆر شخصیەتی کەس ئیتر طبق اطلاعاتێکە خۆدە ئەو خانەوادە بێ ئێمە یا لەبارەی شخصیەت مناڵەکان ئێمە مەسەڵ نیاز بە ڕاهنماییان بێ ئێمە سری وەرزشگەل بۆیان معرفیەکەین و فرێک لە مناڵەکان هەن ناتوانن جارە شخصیەت خۆیشیان بروزیان نەداگە وەختە تێنە ناو وەرزشەکە بۆ ئێمە مشخصەوەی کە ئەو مناڵە چ تیپ شخصیەتێکی هەست مەسەڵەن بازی لە مناڵگەلێکە فرە فعالن و ئەکتیڤن ئێمە وەرزشگەلێ وەک کاراتە بعد سنگنەوەردی بۆیان پیشنەهاد دەکەن کە ئەهلی ریسکن و حەزەکەن تەک چاڵشگەلێ مختلف ڕوبەڕوون ئێمە وەرزشگەلێ وەک سنگنەوەردی پیشنهاد دەکەن و سری لە مناڵگەلێکن کە تەرجەحان وەرزشگەلێ ئەنفرادی ئەنجام بن و ئێمەش با تۆژە بە تیپ شخصیەتیان و بخاترەوە کە لەزەتە بیشتر بوون مثلا وەرزشە وەک یوگا یا ژیمناستیکمان پیشنەهاد دەکەین دروستە فەرموون سریک لە مناڵەکان بەتایبەت کەنیشکەکان حەز بە ڕیسکەکان حەز بە هەیەجانەکان وەکو وەرزشی سەنگنەوەردی وەکو سوارکاری وەرزشگەلی ڕەزمی وەلێ محدودیەتیان هەسیانێ باید و نەبایەدیان هەسە ناو کۆمەڵگای ئێمە کەنە ناوێ بچی ناوێ بکرگێت ئیسە لە بوارێ مناڵگەلەوە کارەکەن مناڵگەلێکیشمان هەست کە هەروواکە وتان حەزی پێ ئەەکەن بە ڕشتەگەلە مناڵێکە حەزی پێ ئەکات خۆب ئێوە تێن سریک لە دایک و باوکەل ئەم ڕێگەدانن بۆ مناڵەکە کە بڕێت ئەم وەرزشە فێر بێت سەنگنەوەردی ئاموزش بوێنێ لە نیمە وێڵی ناکات کە گەورەتر بوو دایک و باوکەکە مەحدودی کەنەوە بژن نابێ بڕیت ئیتر گەورە بووگی پێشاتکە بۆتان چۆن ئایسێمە پیشتە تەک ڕەنجە سنی خەریکین کارەکەن لە 4 ساڵ و تا 12 ساڵ و 14 ساڵ فعلەن جارە هیچ مەحدودیەتێکیان بۆیان لە نەزەر نەگرگا وەلێ بەفەر دەژم مەسەڵەن خۆدە وەرزشە وەک سنگنەوەردی ئیسە جیالەوەکە ئیمکاناتیش واقعانیە شاید ئەگەر هیچ مەحدودیەکێکیش بۆیاندانن وەلێ باتەوەجو بە کەمبوود ئیمکانات ئەو تەرەفە هەر خۆی لەو نەزەرە مەحدود دەوێت و ناتانە ئیدامێ بات وەلێ خۆب ئیسە ئەو شرایەتیشە هەر بازم ناو جامەیەکە پێش هاتکە کە خانەوادەکان مەسەڵەن خاطرێ ئیسە تبقە ئەو شرایطەکە خۆدە جامەکە حاکمیەکە یا خۆدە ئەو تەسمیمی گیریگەلە کە خانەوادە بخاترە ئەترافیان چ دیدگاه و نەزەرێکیان ئەگەر کەنیشکەکان مەسەڵەن
کوهنەوەری شاید بێژن طبق شخصیت و کەنیشکە سازگار نییە خب خود خانەوادەکەش محدودیان نەکاتەوە و ئەمە باعثەوەی کە بە جێگەلێتی مەسەڵەن بچن لە خارج لە کشوەرەکە کە بخاترەوە بۆ نیازیانە بەرتەرەفکەن بۆ خاستیانە بگەین بە علاقەکان بگەین بچنە سەمت کشوەرگەلێتر یا مەرزگەلێتر انتخاب بکەن بۆ خۆیان. پێشات کە بۆتان مناڵێک بێت هێرە حەزکا بە سەنگنەوەردی سێمە چۆنم وەرزشمانەوت ئەبات دایکەکە نێڵێ ژێ نا یا باوکەکە نێڵێ نابڕۆ بۆ ڕشتێتران بۆ تۆ ناوێت. بەڵێ پێش هات کە لە تێدادێ فرەکەم لەو حاڵەتە خۆبیتر ئەو دایک و باوکە واقعان منێژم زۆمیان کردگە لە حەق و مناڵە شاید شخصیت و مناڵەوە بێ حەسکە وەرزشێکواوە لێ بخاترەوە دیدگاه هەیە بووگە من خۆم مەسەڵەن دیگمە قسەیان کردگە وەرزشێکە کوڕانەس نەیان هێشتکە کە خودی مناڵەکان بێ لەم وەرزشە شرکت بکات. ئیسێمە خەریکین سایکن کە جێگەی بخەین و بە ئیسلاح ڕۆشن فکر بین لە مۆردە بەختە خانەوادەکان قساکەین تەشویقیانەکەین و تا ئەو جێگەی تر قسەمان هەفشنهایی بێتەن شرکەتی شەکەن لەناو کلاسەکان وەلێ بازم چۆن هەرۆ دیدگاهیانە هەست ئۆنە ناڵنەوە مناڵیشە لەزت وا لە کارەکەی لە وەرزشەکەی. لە پاڵێ ئەوەی کە لێرە شتێکی وەرزشی فێر مناڵەکانەکەن چ کارگەلێتر فێریان ئان بەجۆز وەرزشی؟ بەڵێ ئێمە بەجۆز وەرزشی کە زەبانی ئینگلیسی تەدریسەکەین بە کلاسکە لە هۆنەر و خەلاقیەتمانێت کلاسکە لە ئاشپەزیشمان دانیاگە بۆ مناڵەکان بە ئیسجیالەوە کە باعث بێ کەس بێ مەهارەتگەلێ تریش بەدەست بێرە مەهارەتگەلێ تر وە بتانین مناڵەکان تەشویقین بە کارگەلێ تیمی لەناو کلاسە چۆن ئەکسەرەن وەرزش بە عنوان شتێک تیمی ئەوێنن مثلا کارێکە گروهی و تیمی وەلای مە خەریکین کلاسکە لە تریشمان دانیاگە وە کاردەستی و هۆنەر و خەلاقیت کە هەر بازم لەناو ئەو کلاسە ئامۆزشی گەلیشە هەر بتانن مەهارەتگەلی جدید تەجربەکەن کە باعث تەقویەت ئێتماد بە نەفسیشیان مەهارەتگەلێ مەهارەتگەلێ وەک دەستوەرزی ئیسە لەناو کلاسگەلێ هۆنەر و خەلاقیت کە مەسەڵەن هەزمان مەهارەت دەستوەرزی خۆی ئایسە خۆی مەهارەتێک فرە مهمێکە کە هەر لە سن 3.5 ساڵێکیش مناڵەکان خانەوادەکانە مەهارەتگەلیانە تەقویەت بکەن کە مەسەڵە نێژم بتانن مدادێ بە ڕاحەتی بتانێت بگرێتە دەستیا هەرۆ دایرە شاید بە کارە فرە ڕاحەت بێ بۆ ئێمەگەل وەلە بۆ مناڵە 3.5 ساڵە پڕێ لە چاڵش کە بتانێ دانێ دایرە لە ئەو سن خۆیە لەو بازی سنی خۆی بتانێت بکێشێت. مەهارەتگە لە ئیجتیماعیش کایسە خۆیشی هەر بازمەوەیشە خۆی مەهارەتی فرە مهمێکە چۆن باتەوەجە بەوە کە شەرایط کۆرۆنا حاڵەتێکی ئیجاد کرد لە ناو خانەوادەکانی سبخاترەوە مەحدودیەتگەلە فرێک لە مناڵەکان مەجبور بوون لە ماڵە دانیشن بە کەم تەحەڕک بوون و ئیسا ئەوێنن کە هەمچین مۆحیتێکمان ئێمە فەراهەم کردگە بۆیان استیقباڵیان کردگە هاتکن لێرە ئیستفادەیان کردگە کە ئەو کەمبوودە مثلا حس خەجاڵەتی کە بووگیانە مناڵەکان بتانن لێرەگە لە جۆبرانیکەن و ئەو حس ئێتماد نەفس و کەمبوویانە بەرتەرەف بێ. یانێ ئێوەژن فێر ئەوەن کە لە پاڵی هاوسن و ساڵەکەیانە گروهی کارکەن یانەی بە یەکۆ کارکەن شتێکە لە ئێرە کەم فێربووگین لە خۆمانگەل ئەماوێتە باعثی سازشی فرەتر مناڵگەل تەک هاوسن و ساڵیان وە لە گەورە بوونیشیانە تەک هاوڕێیەکانیانە تەک ڕفێقەکانیانە بەڵێ ئەو حاڵەتە یانێ لە بواری دەرونیە و کۆمەکیانەکات دروسە قەتەن هەرواسە کۆمەکیانەکات. ئێوە لە بواری دەرونیە و مناڵەکان فرەتر ئەناسن حوسڵەی فرەتر تانست کەسێکیانە کار بکەن تەک مناڵی کە ناسازە ناسازگارە چۆن ڕفتارەکەن. فەرمووتان کە مناڵگەلێکە ناسازگارن خب لە مەرحەلەی ئەوڵ وەختی هەمچین مناڵێک کە تێتە ناو مۆحیتێک کلاسێکەوە خانەوادەکە شەرایەت مناڵەکەی بۆی مێژێ و متاسفانە کەم سەبر و حوسڵەیشن خانەوادەکان ئینتیزاریانست مناڵەکە لە جەلسەی ئەوە فرز و وەک مناڵگەلێت بتانێت سازگار بێت تەک مۆرەبی ارتباط بەرقەرارکە وەلێ کارێکە مۆرەبی و خصوصیەتێک کە مۆرەبی خاص هەسیە شێفرە با سەبر و حوسڵە بێ سەبر و حوسڵەی فرێکی بێ لەم زەمینە فرسەت با بە مناڵەکە کە بتانێ مۆرەبیەکە بشناسێ ڕەفێقەکانی بشناسێ مۆحیتەکە تەرسی و تەحلیلکە شتێکە کە زەمانی گەرێک و وەختێکیش زەمانی پێبێن قەتەن بەرتەرەفە بێ ئەو ناسازگاریە.
بەشێک لە ژنانی وەرزشوان پێیان وایە مۆڵەتی دامەزراندنی هۆڵی وەرزشی بە کەسانێک کە لە هیچ بوارێکی وەرزشی چالاکیان نییە کاریگەری خراپی هەیە لەسەر وەرزش لەو پارێزگایەدا و کێشەکەی دیکە ئەوەیە هۆڵە حکومەکان کاتی کەمتریان دەدەن بە وەرزشوانان و جگەلەوەش هۆڵەکانی وەرزشی بەشێکی زۆریان ستاندارد نین. ژنانیش پێیان وایە جیاوازی دەکرێت لە نێوان وەرزشوانانی پیا و ژن. سەرەڕای ئەوەی بەشێک لە ژنان بەهۆی ئەوەی ئابووری سەربەخۆیان نییە کێشەی مادیان زۆرە، هەر ئەوە وای کردووە بەشێک لە ژنان نەتوانن وەک پێویست لە هۆڵەکان بن. جیا لە بوارەی وەرزشی و لە خورد و خوراکچەیەوە لە بواری خورد و خوراکیش ڕاهنماییانەکەن ڕژیمیان ئەو حدە کە تەخەسوسی خۆمە بۆ چەنان ڕاهنماییانەکەم ئێستا سری نۆکاتە سری تەکنیکە کە چە بکەن لەم زەمینەوە ولی ئەوەی کە من بێن بەرنامەی غەزاییان پێبم یا هەر کارێتر بکەم بە نەزەر خودم من کە شاید دۆرەگەرێکیشم لە لەحاظی تەغزیە و گوزەراند بێ ولی تەخەسوس ئەسلی خۆم نییە و هیچ وەخت سعی ناکەم تەجویزگەری اختصاصی بکەم لە زەمینەوە کە بێژم ئەو کارگەرە یانە وای ژن کارناسی تەغزیە شێم کار بکات چونکە ئیسە لە ساڵۆنگەل وەرزشیە ئەم اتفاقا کەفێوە جیا لە بەرنامەی وەرزشی بەرنامەی ڕژیم غەزاییشیان پێیان بەڵێ هەم بەرنامەگەر ڕژیم غەزایی هەم لە فرێ باشگاگەرە ئێستا هەم مرەبیگەر بەدەنسازی هەم مرەبیگەر فیتنس بە جۆرێ لۆ تەرەخیشە بازم کەس بە دەرامە دەکەن کە هەم لە لەحازی تەغزیە و بەرنامە بن بە ئەو شخصە هەم ئەوەی کە ممکنە سری مکمل و تەجویزاتێک لە کنار ئەوەی شۆ ئزافەتر لە وەرزش و تەغزیەکە ئەنجام بن و ئەتوان بێژم بیشتر ئایسە مرەبیگەر لە ئێستا هەم ئێرە هەم شارگەرترە دەرامەدیان چووگە بە سەر ئەو قەزیەشەوە یعنی باس ئابوووریەکەیە کە ڕژیم ئان مکەمەڵگەل ئێوە لەسەر مکەمەڵەکانیش بۆمان قسە بکەن من هەمیشە کەسگەرێکەکە خۆمە کاریان کردگە من تێ ئەم چەند ساڵە کە خۆم کارەکەم واقعاً ئەو تەمەرکۆزە کە لەبان تەغزیەکەمەوە بووگمە لەبان مکەمەڵ یا شتێ ئزافەترۆ نەمبووگە هیچ وەخت نەموتکە کە کەسێ ڤیتامین یا مکەمەڵ مەسرف نەکا فقط وتکمە ئەگەر قەرار بەر ئەمەسا لە ئەوڵۆ ئەشێ جەمبێ تەغزیەکەت فرەتر لە نەزەرە بگری یانە ئەتوانی ڕاحەت بۆ فەردێکە ئێستا ئەمە من لێرە چۆن فرەتر مخاتەبەکان باشکامان دایکە بۆ فەردێکە دایکە خانم ماڵێکە و قەرار نییە مۆسابقەیەک شرکت بکە یا هەدەفی وەرزشی فرە گەورەی بێ بە نەزەرم هەر ئەو تەغزیە کەفایەتەکە لەناو ئەم پرۆسەی وەرزشیە بووی چۆن جەمبێ سلامەتی ئەوێ و قەرار نییە مەسەڵەن شتێک فرە گەورە ئەنجام با یانە لە حیتەی وەرزشیە کە بەدەنی کەم بێرێ بەدەنی نیازی فرەتری بێ بەر ئەو بچێ بە سەمت ئەو مکەمەڵ و شتە یانە ئێژن تا زەمانێکە فقط هەدەف ئەوە بێت کە خاتوونێک سلامەتی خۆی و تەناسب ئەندامی یا ستایلی لە نەزەرا بگرێت تەغزیەی خۆی مناسب بەر ئەساس ئەتوانێت لە ڕژیمگەر غەزایی و دروستخۆری و سالمخۆری و ئەو شتە بگەینە بە بەدەنی کە نیازی هەست. یەکێکی دیکە لە ڕخنە و گلەی وەرزشوانانی ژن ئەوەیە کە ڕاگەیاندنەکانی ئێران کەمتر گرنگی بە بواری وەرزشی ژنان دەدەن و وەک پێویست کاری بۆ ناکەن. ئەمەش وای کردووە بنەماڵەکان لە دوای کار و خوێندن و هەموو شتێک جاکچەکانیان ئیزم بدەن بۆ هۆڵەکان و جگەلەوە کاناڵەکان کەمترین کاتیان دانەناوە بۆ ناساندنی ژنە وەرزشوانە سەرکەوتۆکان. دەنا ساڵانە لە چەندین بواری وەرزشیدا ژنانی ئەو پارێزگایە پلەی یەکەم بەدەستدێنن لەسەر ئاستی ئێران و کوردستان بەڵام هیچ ناوەندێکی ڕاگەیاندن لە ئێران تەنانەت لە پارێزگاکەش گرنگی بە سەرکەوتنانە نادەن.